میزبانیتان باش سپاسان لەبێ ڕۆژێکی خۆش و پڕشادی و کامەرانی دەست پێ بکەن بۆ هیوام کە شوێکی باشتان بەڕێ کردبێ و ئەم ڕۆژ بە وزێکی زۆرەوە دەست بەکار و چالاکیەکانی تەواوی هەفتەکە و ڕۆژەکەشتان بکەن. بێگومان مرۆڤ لە پێناو تەندروستیدا هەوڵەدات کە خواردنی باش و کەشی باش ژینگەی باش بڕەخسێنێت. لە پاش ئەمانە دێتە سەر و کار و چالاکیانەی کە ئەوێت ئامانجێتی لە ژیانیدا پێ بکات. زۆر جاریش کەسانێک لە هەر شوێنێک بن لە هەر ژینگەیەک بن ئەو کاری هەیەە بە شێوەیەک کاری بۆ ئەکەن یاخود ئامانجیان و هەنگاوی بۆ دەنێن کە ئەگەنە لووتکە و وەلەوێدا بە باشی ئەبێنەوە. بە تایبەت لە ڕووی کاری یاخود بڵین هوەری بێ سینەماوە بێ چەندین کەسی باش و زیرەکمان هەیە بە تایبەت لە ناو کووردە کە هەوڵیانداوە ئەگەر لە کوردستانیش نەبێ لە دەروی وڵاتیش بێت جێدەستیان بە شێوەیەک بنەخشێنن کە هەموو کوردستانی پێوە بناسێنن. تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان تایبەتەکەین بە دەرهێنەرێکی کورد کە خاوەنی چەندین خەڵاتە و چەندین فیلمە یاخود بڵین بەڵگە فیلمی نمایش کردووە لە سینەماکانی جیهان و بۆتە خاوەنی خەڵاتی گەورە و بەناوبان. ئێمە گرنگی بە کارەکانی دەین و باز لە ئیشەکانی داهاتووشی دەکەین. جگەلەوە بەرگە و بابەتی دیکەشمان بۆ ئامادەکردوون هەر لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کللتوریەوە بێجا لە هەر پارچەیەکی کوردستان بێت. بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان بە کورتەیەک لە هەواڵەکان دەبێت. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی کەمی ئاوی خواردنەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بە دەستپێشخەری سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیکی تایبەت بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی ئەنجام درا و 11 بڕیاری دەرکرد. گرنگترینیان ڕاستپاردنی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ تورکیا و ئێران لەسەر شێڵبوون و گرتنەوەی ئاو و ڕاستپاردنی وەزارەتی شارەوانی لە ماوەی هەفتەیەکدا راپۆرتێک ئامادە بکات لەسەر پرۆژەی ئاوی ئیفرازی چوار و پرۆژەی ئاوی بارزان. بەهۆی بارانبارینی بەخوڕ لافاو لە ناوچەکانی باکوور لەسەر دەریای ڕەش لە تورکیا تا ئێستا 31 کەس گیانیان لە دەستدا و لە هەندێک شوێنی ڕۆژئاوای دەریای ڕەش چەند گوندێک بە تەواوی ژێر ئاوکەوتون و 5,000 کارمەندی تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی ڕزگارکردنی هاوڵاتیانن. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیاش داوای یارمەتی لە تەواوی وڵاتانی جیهان دەکات. ژاپۆن هەوڵ دەدات خۆراک لەسەر مانگ بەرهەمهێنێت. حکوومەت و ئاژانسی بۆشایی ئاسمانی ژاپۆن لە پرۆژێکی هاوبەشدا و بە مەبەستی پێشخستنی لە سەرچاوەکانی خۆراک لەسەر مانگ هەوڵەکانیان دەخەنەگە. ئامانج لە پرۆژەکەیان بۆ ماوەیەکی درێژخایەن و بە شێوەیەکی بەردەوام خۆراک لەسەر مانگ بەرهەم بهێن و پێداویستی خۆراک پڕ بکەنەوە. لە پرۆژەکەدا هەردوو کەرتی تایبەت و گشتی ژاپۆن بەشداری تێدا بکەن و بودجێ پرۆژەکەش لەلایەن حکوومەتی ژاپۆنەوە دابین دەکرێت. حکوومەتی ئیتالیا بەهۆی گەرماوە داوا لە بەساڵاچوان دەکات نەچنە دەرەوە. فەرمانگەی بەرگری شارستانی ئیتالیا لە ڕاگەنراوێکدا ڕایگەیاند پلەی گەرما لە وڵاتەکەی بۆ 40 پلەی سیلیزی بەرز بۆتەوە. داواشی لە کەسانی بەساڵاچوو کرد بەهۆی بەرزی پلەی گەرما نەچنە دەرەوە و لە ماڵەوە بمێنەوە. هەروەها بەرگری شارستانی ئیتالیا لە چەندین هەڵمەتی دابەشکردنی ئاوی سارد دەست پێ کردووە. هاوکات بەهۆی بەرزی پلەی گەرما لە 40 شاری ئیسپانیا ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی شەپۆلی گەرما دەکرێت. بە پێی راپۆرتێکی ناوەندی کەژناسی ئەمریکا مانگی تەمموزی ڕابردوو گەرمترین مانگ بووە لە تەواوی ژیانی مرۆڤایەتی و پلەکانی گەرما گەیشتونەتە 54 پلەی سەدی. بە گوێرەی لێکۆڵینەوەکی ناوەندی کەژناسی دیسبالی لە ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا ئەمساڵ بۆ یەکەم جار لە مێژوودا پلەیەکی نوێی گەرمی تۆمار کراکە هیچ جارێک ئەم ژمارەیە تۆمار نەکراوە. ئاماژەی بەوەش کردووە پێویستە کاری جدی بۆ کۆتایی هێنان بە دەردانی گازە زیانبەخشەکان بکرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەش کرد. لە کۆتا هەواڵدا باسی کەشوهەوای ئەمریکا و ئەوروپاشمان کرد کە
باز لەوە کراوە لە مێژووی مرۆڤایەتیدا نەگەیشتۆتە ئەم ئاستە پلەکانی گەرمە. با ئێستا بێ کۆبزانین لە کوردستان لە شارەکانی کوردستان ڕەوشی کەشوهەوا چۆنە. ئەمساڵ بە شێوەیەکی گشتی ڕووداوە سروشتیەکان یاخود زۆر جایش ئەگەر دەستکردیش بە یاخود بڵێم مرۆیەکانیش کاریگەریکی زۆر خراپی یاخود گەورەی لەسەر تورکیا هەبووە جا لە ڕۆی سووتانەوە بە یاخود لافاوە بێت کە ئێستش بەوەی بارانبارین و لافاو لە چەند ناوچەیەکی تورکیا و باکووری کوردستانیش زەوی ڕۆچووە و ڕێگەی هاتوچۆ داخراوە کە لە ئەنجامی بارانبارینی بەخوڕەوە بووە و ئاوی تافگەی ئاغاران لە شارۆچکەی چێلی لە پارێزگای ڕیزە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ڕێگەکانی دەوروبەری تافگەکە بەهۆی دروستبوونی لافاوە بەڕووی هاتوچۆ کاراندا یاخود ئەو شوێنانی کاتچوی لەسرە داخراوە و لافاو زیانێکی زۆری بە ناوچەکە گەیاندووە. هەروەها لە ناحیەی بویکۆی سەرباش شارۆچکە سەر بەو شارۆچکەیە بەهۆی هەڵکشانی ئاستی ئاوە لە هەندێک شوێن زەوی ڕۆچووە و لە ئەنجامدا ڕێگەی هاتوچۆی چوار گەڕێک بە ناچاری داخراوە و بەپێی پێشبینیەکانی دەستگای کەژناسی تورکیاش بارانبارین تا چەند ڕۆژێکی دیکەش بەردەوامە بێ هەروەک چۆن لە دەریای ڕەشیش کاریگەری زۆری هەبوو لە تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆغان داوای کردووە کە هەموو وڵاتە داواکەی بۆ هەموو وڵاتانی جیهانە هاوکاریان بکەن و یارمەتی تورکیا بدەن لەو کارە ساتانی کە ڕووی تێکردووە بە تایبەت دوای ئاگرەکە ئەو لافاوەی کە ئێستا ئەو ناوچانەی بە تەواوی داخستووە یاخود وەکۆی بینن لە وێنەکاندا دیارە بە شێوەیەکی زۆر خۆر و ئۆکتافگەیەکی گەورەیە کە ناوچەکانی دەوروبەری تەواو لە کار خستووە یاخود کەس ناتوانێت بەو شوێنانەیە بڕوا و ڕێگەیە لە هاتوچۆ کارانگیراوە. هەر لە باکوور دەمێنینەوە ئێستا ڕستۆرانتێک لە پارێزگای ڕەحا کە هاتووە ژەمە خواردنەدا بەو کەسانە یاخود بە خۆڕایی پێشکەشیانەکات کە ڤاکسین وەرەگرن ڤاکسینی کۆرۆنا
ئەو خاوەنی ڕستۆرانتەکەش دەڵێ ئامانج لەو کارەی هاندانی خەڵکە بۆ وەرگرتنی ڤاکسین و ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە چونکە هێشتا زۆرێک لە دانیشتوانی سەر زەوی لە هەموو وڵاتان تا ڕادێک قەنەعەتیان بۆ نییە کە ڤاکسین وەربگرن بەڵام بەم ڕێگە جیاوازانە هەوڵە درێکە هەموو کەسێک ڤاکسین وەربگرێت تا دووربێ لە پەتای کۆڕۆنا و جۆرەکانیشی. خاوەنی ڕێستورانتێک لە پارێزگای ڕەحی باکووری کوردستان ژەمێک تکەی جگەر بەو هاوڵاتیانە دەدات کە ڤاکسینی دژە کۆڕۆنایان وەرگرتووە و لە بەرامبەردا هیچ بڕەپارەیەکیان لێ وەرناگرێت. ئەو هەنگاوەشی وەک هاندانێکی خەڵکە بۆەوەی زۆرترین کەس ڤاکسین وەربگرێت و کاریگەریەکانی کۆڕۆنا کەم بکرێنەوە. Bu pandemi döneminde biliyorsunuz بەداخەوە پارێزگای ڕەحا لە کۆتایی لیستی پارێزگاکانی باکووری کوردستان و تورکیادایە لە ڕێژەی وەرگرتنی ڤاکسین بۆیە ئەم هەنگاوم ناوە و هەر کەسێک ڤاکسین وەربگرێت بەبێ بەرامبەر ژەمێک خواردن لە تکەی جگەری پێدەدەم. تیمێکی تەندروستی لە باخچەی چێشتخانەکەی ڕەحا دانراوە بۆ ئەوەی دوای وەرگرتنی ڤاکسین لەلایەن هەر کەسێک لە بەرامبەردا ژەمێک خواردنی بێ بەرامبەری پێ بدرێت و لەو ڕێگەیەوە ژمارە و کەسانی ڤاکسین وەردەگرن بەرز بکرێتەوە و مەترسیەکانی کۆڕۆنا کەم بکرێنەوە. لەلایەن هاوڵاتیانیشەوە پێشوازی باش لەو هەنگاوی خاوەن چێشتخانەکە کراوە. Kampanyamız 3 gün boyunca saat وەک هاندانێک بۆ وەرگرتنی ڤاکسین لەلایەن ناوڵاتیانەوە ئەم هەڵمەتەم ڕاگەیاندووە و داوا لە خەڵک دەکەم گوێ بە بانگەشەی هەڵە لەبارەی ڤاکسینەوە نەدەن. پێویستە لە پێناو تەندروستی گشتیدا ڤاکسین وەربگرن. هەڵمەتی وەرگرتنی ڤاکسین لەلایەن هاوڵاتیان و لە بەرامبەردا پێدانی ژەمێک خواردن بێ بەرامبەر لە یەکێک لە چێشتخانەکانی ڕەحی باکووری کوردستان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و زیاتر لە ژەمی نیوەڕۆیاندا خواردنەکە کە بریتێت لە ژەمێک تکەی جگەر بەڕێوە دەچێت. پێشتیش لە شارەکانی دیکەی باکووری کوردستان سەمون و شیرینی بێ بەرامبەر بەو کەسانە دراوە کە ڤاکسینیان وەرگرتووە. لە سەرەتاوە ئاماژەم بۆ کرد کە تەوەری پرۆگرامەکەی ئەمڕۆمان باز لە کارەکانی یاخود فیلم و ئەو خەڵاتانەش کە لەسەر فیلمەکەی وەریگرتووە دەرهەنەرێکی کورد کامەران کەریمە باسیەکەین و گفتوگۆی لەگەڵەکەین. پێشەوەی گفتوگۆکەم لەگەڵ یا دەست پێ بکەم بە باسی یاخود بڵێن بایۆگرافیای کامەران کەریمتان بۆ بخەینە ڕوو کە لە ساڵی 1970 لەدایک بووە و خەڵکی شاری سلێمانی و خێزاندارە و خاوەنی 2 منداڵە و دەرچوی بەشی فیلم و تیڤە و هەڵگری بڕوانامەی ئینتەرناشنال دیبلۆمە و 13 خەڵاتی یاخود بڵێ 13 ساڵە لە بواری میدیا و فیلم کار دەکات. هەروەها ماوەی 21 ساڵە لە بەریتانیا ئاژی و گرنگترین کارەکانی بریتین لە ئازادی ئاین لێرە و لەوێ پزیشکە کوردەکان لە بەریتانیا پێشمەرگە و لە یادمان مەکەن. لە 2 بەڵگە فیلمدا 30 خەڵاتی بەدەست هێناوە و چەندین بەرهەمی لەسەر شاشەکانی سینەما جیهان هەیە. سەبارەت بە کارەکانی و بە پلانی داهاتووی ئێستا گفتوگۆکەم لەگەڵ کامەران کەریم دەست پێکەم کە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. کا کامەران بەیانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکەی بە هیوایەوەی کە لە کوردستان بەرهەمدارتر بیت. ڕۆژێکی چۆن بوو بۆ تۆ ئەمڕۆ؟ زوو هەستا یاخود کارەکانە بەردەوام بەو شێوەیە کە بەیانیان زوو هەستیت؟ زۆر سپاس هاژەخانم بەیانیتان باش. بەڕاستی کاتەکە تۆ زوو بوو تۆزە گلەیمان کرد لە برادران بەس بەرحەڵ ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵدانم لە خزمەتی بەڕێستانە بم. بێگومان وزەیەکی زیاتر بام پێبەخشی ئەمڕۆ ئیشەکانە باشترە ڕوا چونکە زووترە. کا کامەران تۆ بۆ پێی کە لە بەریتانیا ژیت ئێستا هاتوویتەوە بۆ کوردستان پلانت چییە و چۆنە هاتوویتەوە بۆ ئێرە بەنیازی چی بکەیت؟ بەڵێ لە ڕاستیە سەفەری ئەم جارم بۆ هەرێمی کوردستان بۆ شار و وڵاتی خۆم پەیوەستە بە پرۆژەی ڕابردوومانەوە کە پرۆژەیە بوو بە ناوی دۆنت فۆرگێت دەم لە یادی هەمەکەن عەفوەن. ئەم پرۆژەیەش هەر درێژە پێدەری پرۆژەی ڕابردوو بوو کە وا بڕیار بوو ئەم گروپە پزیشکە گەڕۆکە کە لە بەهاری 2019 لە شاری دوهۆک
لەناو کەمپی ئاوارەکانە کاری وەرگرتنی بۆ کرابوو ئەنجاماندا لە ڕابردووە ئەم بەرهەمەش بە هەمان شێوە کە بەنیاز بووین لە مانگی هەشتا 25 کە کاری وەرگرتنی بۆ بکەین لە پارێزگای سلێمانی لەناو کەمپی ئاوارەکانی عربەت مەشهورە بە ناوی کەمپی ئاشتی بەداخەوە ئەم گروپە ئەشکالێکی تەکنیکیان بۆ هاتە پێشەوە نەیانتوانی لەم کاتە لە هاوینی ئەم ساڵە بەشدار بن تاجیریان کردووە بۆ مانگی 11 ئەم ساڵ ئەگەر دەرفە بڕخسێ. بەڵێ بەڕست کامەران تۆ هەرچەندە باوەیەکی زۆرە لە بەریتانیای بەڵام زۆربەی کارەکان و فیلمەکانە لە باشووری کوردستان ئەنجام داوە ئەمە مانایەوەیە کە لە بەریتانیا ئەستەمە کورسە کارکردن یا چ هۆکارێکی تری هەیە؟ لە ڕاستیە هاژەخان ئێمە وەکو ڕەوەندی کوردی لە دەڕۆی وڵات وزائیدەن وەکو کوردستانیە کە لەو وڵاتە ژیان بەسەر دەبین بۆ فترێکی زۆر لە هەر شوێنەکە هەلمان بۆ ڕەخسا بێت زەمینە سازی کرا بێت ئێمە بەرهەمان تیا کردووە بە تایبەتیان شخصی خودی خۆم ینی ناوچەند نەبووتە گرفتێک بۆ من پێشم خۆش بووە کە وەکو دەرهێنەرێکی کورد لەو کاتا کە وەزعی کۆبانێ ئەو وەزعی هاوبەسەرە پێم خۆش بووە کە لە ڕۆژئاواش بە هەمان شێوە بەرهەم هەبێ کاری وێنەگرتن بۆ فیلمێکی دۆکیمەنتاری بکەین بۆ کەناڵە ئینگلیزیەکان بۆ کاتە بەس بەداخەوە پرۆدیوسەیەکی باشم دەست نەکەوت لەو کاتە زۆر هەوڵمان نیشم لەگەڵادا نەگەشتمە و قەنەعەتی کە بەخۆم بەستافمەوە بگەڕێنەوە بەرهەمێکی ناوازە تۆمارکەین ئەوەش هۆکار بووە. بەرهەمەکانی ئێمە لە ڕابردووە لە نێوان هەرێمی کوردستان و بەڕێز ئاماژەتان پێکرد لەگەڵ وڵاتی بەریتانیا بووە لە ڕووی جوگرافیەوە من حساب کە لەو کە لێرەدا ئەنیشم حالیان لە کوردستانم بۆ بەرهەمێک ڕامەتەوانێ و زائیدەن بۆم فترێکی 21 ساڵێکە بێ من زیاتریش لە وڵاتی بەریتانیاژیان بەسەر دەبم ئەمەش خۆی بۆ خۆی لە هەردوو وڵاتەکە من لەوێ ژیاوم مەجبورە بم کارەکانی معنی بەرهەمەکانم لەو دوو وڵاتە بێ ینی بەرهەمان کردو لە ڕابردووە بە هەمان شێوە بە زمانی ئینگلیزی بۆ لە وڵاتی بەریتانیا لە هەرێمی کوردستانی کردومانە بۆ وەکو وڵاتی خۆم ینی ئامانجمەوە بووە کە بەڕاستی بمە پردێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان و زائیدەن بیانیەکانە کە واقعێک بگوێزینەوانێ ئەو واقع ینی بوونی هەیە هەموو شەڕەکان جەنگەکان لە ناو هەرێمی کوردستانە ڕوویان داوە بەرکەوتیان هەبوو ئاوارەکان بە هەمان شێوە ینی پێم خۆش بووە لەو مەجالە کار بکەم ئەم دوو فیلمەژم کە ئێستا سەر ئاستی شاشەی فستیڤالە جیهانەکاندان هەردووکیان هاوکێشەی تەحەدێک یەکن هەردووکیان بەرکەوتەی شەڕی داعشن ئەوەش خۆی بەخۆی ئامانجم بووە. زۆر باشە دواتر باسی ئەو دوو بەڵگە فیلمەش دەکەین بەڵام یەکێک لە فیلمەکانت بە ناوی پێشمەرگەیەک لە بەریتانیایە ئەوە یاخود بڵین چۆنە باز لە چییە کادووە لە چەند فستیڤال بەشداریت کردووە ئایا چەند خەڵاتی وەرگرتووە؟ بەڵێ فیلمی پێشمەرگە فرۆم بریتن واتە پێشمەرگە لە بەریتانیاوە ئەم چیرۆکە گەڕێتەوە بۆ ساڵی 2014 بۆ 15 کاتێ تیرۆرستانی داعش هێرشیان کردە سەر هەرێمی کوردستان ناوچەیەکی باشیان لێداگی کرد لە هەنێ شوێنیە بەڕاستی کوردانی تاراوگەشت ینی بۆ هاوخەمی خۆیان و بۆ دڵسۆزی خۆیان بە خەڵک و نیشتیمانی خۆیان لەو کاتا گەڕانەوە بە لێشاو خەڵکێکی زۆرە گەڕایەوە لە ئەوروپاوە بە شێوەیەکی خۆبەخشانە ئەگەڕانەوە بۆ وڵاتی خۆیان بۆ نیشتیمانی خۆیان شانبەشانی برا پێشمانەکان دەجەنگان لە پێناوی خاک و نیشتیمانی خۆیانە ئێمەش بەڕاستی ئەو کاتە بە هەلمانزانی کە زانیمان هاوڵاتێکی زۆری کوردستانی لە دەرەوەی وڵات ئەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئێمەش وەکو کاری میدیایی و کاری فیلمساز و دەرهێنەر هاتینەوە ئەم شتەمان کردە فیلمێکی دۆکیمەنتاری ئەم فیلمە باز لە دوو هاوڵاتی کوردەکە هەردووکیان کوردستانین خەڵکی باشوورن لە وڵاتی بەریتانیا ژیان بەسەر دەبن گەڕانتەوە نەخاوەنی جنسی ئەو وڵاتن کاتێک وەزعی کوردستان کەوتە ئەو وەزع شلوغە و قەلەقیەوە ئەمان هاتنەوە هەرێمی کوردستان لە ناوچەی جەلەولا لەگەڵ برا پێشمەرگەکانیان شانبەشانی ئەوان بە شێوەیەکی خۆبەخشانە دەجەنگان دژی تیرۆرستانی داعش ئێمە ئەم بەرهەمە سی خولەکە بە زمانی ئینگلیزیە لە ئێستادا
لەسەر ئاستی فستیڤالە جیهانەکان لە نمایشایە هەتا ئێستا لە 30 فستیڤاڵی جیهان وەرگیراوە 14 خەڵاتی بەدەستێناوە خەڵاتەکان بریتین لە باشترین دەرهێنەر کە خودی خۆم بووم کاری ئامادەکاریم بۆ کردووە کاری وێنەگرتنم بۆ کردووە وەکو ئێستا لەسەر شاشەکەی بین ئەوە وێنەکانە لەگەڵیژە باشترین پرۆدیوسە باشترین پرۆدۆکشن ینی خەڵاتی باشی بەدەستێناوە لە هەمان کاتە ئەمێ ئاماژەی پێ بکەم ئەم دەرفەتە بەڕاستی خۆزمەوانەیە وە باشترین کاری میوزیکی بۆ کراوە لەلایەن هەردوو برای بەڕێزمەوە کاک دڵزار شەنگە و کاکاروان تەنیا ئەم دوو بەڕێزە وەکو خۆبەخش بەڕاستی کاریان تیا کردووە مادەم کارێکی نیشتیمانی و نەتەوەی بووە پێیان خۆش بوو بەدڵێکی فراوانەوە کەم پەیوەندی پێوە کردوون دوو خەڵاتی بەدەستێناوە لە ئاسی میوزیکە. بەڵێ کا کامەران زۆربەی فیلمەکانی تۆ زیاتر لە 10 خەڵاتیان وەرگرتووە ئەمە هەم جێگەی دڵخۆشی تۆ بووە یاخود بۆتە پاڵنەرێکی دیکە بۆی کە کاری باشتر بکەیت ئەوە ئەرکی سەرشانی تۆی قورستر نەکردووە کە هەوڵ بە خاوەنی ئەو هەموو خەڵاتە بیت و هەنگاوی زۆر قورستر و باشتریش بنەی بۆ خەڵاتی زیاتر؟ بەڵێ هاژە خان وەکو لای بەڕێستان ڕوون بێ ینی خولیای ینی ئاواتی هەموو کەسێکی فیلمسازە یا دەرهێنەرە کە بەڕاستی فیلمەکانی لەسەر ئاستی شاشە فستیڤاڵە جیهانەکانە نمایش بکرێ منوکو خودی خۆم زۆر خۆم بە خۆشحاڵدانم سوپاسی خی گەورەی لەسەرەکەم کە بەرهەمەکانی من لە ئاستێکی باشیان بڕیوە بە هەردوو فیلمەکە زیاتر لە 30 خەڵاتی بەدەستێناوە بە هەردوو فیلمەکە لە 65 فستیڤاڵی جیهان بەڕسمی وەرگیراوە بە دڵنیاییەوە ئارکی سەشانی ئێمەی قورستر کردووە بە حکمی ئەوەی کە تۆ بەرهەمێکت ئەبینی تەوانێ ینی خەڵاتی باش بەدەستێنێ ینی واد لێ کا بەڕاستی ینی ئەرکی سەشانی خودی خۆت ئەوێ زیاتر هەوڵ بدەی مانوبی ناڕەحەتی ینی ئاستەنگ دێتە ڕێگەت ینی وا دڵسۆزی بۆ کارەکە دواولی ئەکا کە پرۆژەی ئایندت بە دڵسۆزیێکی زیاترەوە هەوڵ و مانوبوونیتی خۆتی لەگەڵا بدەیت تا بتوانێت لە ئاستی فستیڤاڵ جیهانەکانە ئاستێکی باش ببینێ. ڕاستە بەڕست کامەران بێگومان ئەو خەڵاتانەی وەرگرتووە هەمویان بۆ خۆیان گەورەی و شایستەبوونی خۆی هەیە بەڵام بەناوبانگترین خەڵات کە وەرگرت بێت چ خەڵاتێک بوو و لە چه فستیڤاڵێکی زۆر بەناوبانگ و گەورەشدا بووە کە بەشداریت کردووە و با بیریشم نەچێت بۆ چ کارێکت بووە بۆ چ بەرهەمێک بووە؟ ئەفو هاژە خان وڵی تێنەگەشتم لە پرسیارەکە بەڵێ باسی ئەوم کرد چ خەڵاتێک یاخۆ بڵێن لەو خەڵاتانی کە وەرت گرتووە لە نێویاندا بەناوبانگترینیان بووە هەڵبەت هەموو خەڵاتەکان بە خۆی شایستەبوونی هەیە بەڵام جگە لەوە چ خەڵاتێک زۆر بەناوبانگ بووە کە وەرت گرتووە و لە چه فستیڤاڵێکی زۆر گەورەی جیهانیدا بووە بۆ چ کارێکیشت بووە؟ بەڵێ بڕاستی بۆ خودی شخصی خودی خۆم هەموو فستیڤاڵەکان بە ئاسی نزمیانەوە تا ئاسی بەرزیان من بە چاوەکی قەدرەوە سێریەکەم خڵات هەر خۆی بۆ خۆی شتێکی جوان و چاکەم بە تایبەتیان لەسەر فستیڤاڵە نێودەوڵەتەکانە و زائیدەن بۆ کارێکی نەتەوەی و نیشتیمانی کە کردومە ئەمانە خۆی بە خۆی ئەگە هەچ خڵاتێکیش نەبێ بەڕاستی هیچێکیشم نەبێ من خۆمە بەختەوە دانم کە بوومەتە ینی هۆکارێک کە ئەو وێنانە بگوازمەوانەیە کە لە ناو واقعی هەرێمی کوردستانایە کە خەڵکانی بیانی بەڕاستی لەم وێنانەوە لەم مەشەدانەوە کە تۆ بتوانێت لەگەڵ واقعی کوردستانەوە ئەو کوردە یەزیدیانە و کوردانی ڕۆژئاوا لە چی وەزعێکا ژیاون لە چی وەزعێکا ئێسەوەتی خۆیان لە چی لە ئاسی ژیان و حاڵ و ماڵی خۆیان نابوون کە ئێمە لە دوانمان لێ وەرگتوون لە وەکو فلیمەکە بە هەمان شێوە بۆ من خەڵات شتێکی ئەوتۆ نەبووە بەڵێکی زۆر زۆر صاف و نردومە فستیڤاڵەکان و چاوەڕان ئەم خەڵاتانەژم نەکردووە و سواسی خۆی لەسەرەکەم ئەگەر بگەڕێن بۆ پرسیارەکەی بەڕێزت یەکەم فستیڤاڵی جیهان کە ئەم فیلمەی لەلای ئێمە وەرگیرا فیلمی نیویۆرک ئینتەرناشنال فیلم فستیڤاڵ بوو کە بۆ باشترین فیلمی دۆکیمەنتاری درێژ وەرگیرە و خەڵاتی باشترین بەدەستێنا باشترین فیلمی دۆکیمەنتاری فستیڤاڵەکانی کە بەلای منە گرنگ بۆ بەڕاستی ئەوە لەندەن ئینتەرناشنال فیلم فستیڤاڵ لە وڵاتی بەریتانیا لەندەن وەرگرتووە لە پاریس وەرگیراوە لە پاریس تقریبان بڵێن لەو بڵێم 6 فستیڤاڵی پاریس وەرگرتووە ئەمانە خۆی بە خۆی هەمووی
بۆ من قورسایی و سەنگایی خۆی هەیە بەڕاستی ڕاستە سەرکەوتوبی بە هیوایەوەی کە باشتر و باشترین لە بەرامبەر کار و ماندووبوونی تویا بدرێت کا کامەران لێرە و لەوێ یاخود پێشمەرگەیەک لە بەریتانیاوە هەموو ئەمانە لێیادمان مەکەن ئەمانە هەمووی کاری تۆ بوون بەڵام لە نێویاندا کامیان زۆر لای تۆ خۆشەویسترە هەرچەندە ئەگەر بڵێم ئەمە پرسیارێکی دووبارەیە هەموو بابەتەکان بۆ تۆ خۆشەویستن باشن بەڵام کامیان بگرە بڵێ ئەرکی تۆی قورستر کرد وای لە تۆ کرد ماندووتر بیپەوەی بووی کە زۆر بۆیە قەدری زیاتر بێ لەلات بەڵێ هاژە خان ڕاستی ئەمەوێ یەک ینی ئاماژە بکەم بە شتێکەوەیە کە ڕاستی هەموو فیلمەکان ینی وەکو جەنابەت ئاماژە پێکرد قورسایی ناڕەحەتی ینی گەورەی خۆی هەیە ئەوەی کە لای بەلای منەوە زۆر گرنگە بەڕاستی ئەم دوو فیلمم زۆر خۆشەوێت ئەم دوو فیلمە بەڕاستی بەرهەمێکی دانێم ینی زۆر ناڕەحەت بووین زۆر هەوڵمان و بوونەتێکی زۆری پێوە دیار بوو بەس دوایی بەرهەمەکەژی بەڕاستی بەرهەمێکی زۆر جوان و چاک بوو لە ئاسی تموحی ئێمە و ئەو ستافە چالاکە بوو کە لەگەڵمانایە هەردووکیان ئەم دوو فیلمە بەڕاستی بەلای منەوە زۆر قورسایی و سەنگایی خۆی هەیە ئەگەر بڵێن کامیان زۆر ئەستەنگی بۆ دروستکردین بەڕاستی ئەوەی کە پێشمەرگە فرۆمرتن خۆزانی بەرکەوتە هەیە لەگەڵ شەڕا و لەگەڵ بەشی پێشەوەی شەڕ ئینگلیزی پێڵەن فرۆنت لاین لەگەڵ فرۆنت لاینان تۆ دایمە لەسەر لە هێڵی شەڕای ئەمانە خۆی بە خۆی بەرکەوتەی هەیە لە ڕووی ینی سەیفتیەوە بۆ سەلامەتی و بۆ پاراستنی خۆت و ئۆستافە لەگەڵتایە ناڕەحەت بووە بەس لە هەمان کاتیجا بەرهەمی باشی هەبووە لە هەمان کاتیجا دڵخۆش بووین پێی برا پێشمانکارمان کە 24 ساعتە لە سەنگەرەکانی پێشەوە شەڕ بن ئێم بۆ نەچین ئەو واقع بگوێزینەوانەیە کە بتوانین چەند دیمەنێکی ئەوانە چەند کاتێ لەگەڵیان نابین با ئێمە ژۆکو ئەوان کە هەموو ژیانان لە ناو بەشی شەڕن با ئێمەش بتوانین چەند هەفتەیەک یا چەند سعاتێک لەگەڵیان نابژین ئەوەش خۆی بخۆیت وەکو کات وەکو سەلامەتی خۆم و ستافەکەم ناڕەحەت بین پێوە ئەوەی بەرهەمەکانی کە بۆ ئێمە بەڕاستی قورسایی هەیە وەکو لە وڵاتی بەریتانیا وەکو لای بەڕێستان ڕوونە وڵاتی بەریتانیا وڵاتێکی بربڵاوە لە ڕووی جوگرافیەوە ڕەوەندی کوردی لەوێ بەڕاستی بربڵاوین وەکو هەرێمی کوردستان نییە من لە شوێنی کە ئاماژەم پێکردووە کاری میدیایی و کاری فیلمسازی قورسایی و ناڕەحەتی خۆی هەیە ئێمە ئەم بەرهەمانەی کە کردومانە یەکەم بەرهەم لای هەموو زۆربەی خەڵکی ئەو کەسەی کە هیچ کاری دەرهێنانەکە زەحمەت و ناڕەحەتی خۆی هەیە بەتایبەتیان ئەو بەرهەمەکە ئێمە کردمان ئازادی ئاین لە وڵاتی بەریتانیا خۆی بەنامێکی زۆر قورس و قەبارێکی گەورەی هەبوو 6 ئەڵقە بوو ئەم بەرهەمە بە حکمی ئەوەی یەکەم جارمان بوو کاری دەرهێنانی بۆ کەم وەکو شخصی خودی خۆم کاری دەرهێنان بکەم و کاری وێنەگرتن و کاری ئامادەکاری هەر خۆم بووم لەگەڵ سافێکی تۆکمۆی باشە ئەمە بە حکمی ئەوەی وڵاتە بەرکەوتە بێت لەگەڵ ئاینەکانی جوولەکە مەسیحی مسلمان هەموو ئاینەکانی کە ئەمە بۆ ئێمە زۆر ئەستەم وەکو کاتی زۆر بر وەکو ناڕەحەتی زۆرمان هەوڵدا تاوەکو بتوانین لە ڕووی مۆڵەت وەرگرتنەوە کە تۆ چیتە شوێنێکی خواپەرستی پێویستەکە تۆ لێوێ مۆڵەت وەربگری پێویستەکە کەسەکە ڕازیکەی پێویستەکانی وەکو لایانی حکومی لایانی ئیداری ینی چەندین هەفتە ئەوە ساین تا لۆکیشنێکمان بۆ بووکی نەکرا تا بتوانین لەو لۆکیشنە بتوانین کاری وێنەگرتنی بۆ بکەین بەس لە هەرێمی کوردستانی خۆمانە یاخود لەم شەڕانەی کە بەڕێزانی لێ ئەژین وەکو کوردستان یا وەکو شارێکی تر کۆمەڵێ ناڕەحەتیین ڕێگەش بێتە ڕێگە بە تەلەفۆن لەوچی حەلی بکەین یاخود کۆمەڵە کەس لە ڕووی کۆمیونیکیشنەوە هاوزمانی خۆتە و هاونەتەوەی خۆتە و هاونیشتمانی خۆتە توانی بە تەلەفۆنی شتەکە ئاستەکە شتێکی نۆرماڵ تەسلیمی ئەو بکەیت بەس لە لای ئێمە بەڕاستیەوە ناخوا هەموو ئیشی ئەوراق و دۆکیمنت و بەرنامەکردناوی چیەوە چیگارەیە بێگومان ئەمە لە ڕووی بابەتەکانی ترەوە یاخود بڵێن چەندین ڕووی دیکەی هەبوو بەڵام کا کامەران ئەو ستافەی کاریان لەگەڵەکە یاخود ئەو کاستەی کە دادناو ڕێکە خستووە ئایا بۆ هەر بابەتێکت بۆ هەر فیلمێک بۆ هەر بەڵگە فیلمێک دووبارە بەکاریان هێنیتەوە بوونەتە تیمێک یاخود هەر جارێک کەسانی دیکە هەڵەبژێری تا بەشداری بکەن بەڵێ هاژە خان ئێمە وەکو کۆمپانیای کام فیلمین پرۆدەکشن تیمێکین ئەم تیمە کەسانی ئەکادیمی و پسپۆر لەو تیمە کارەکەی ئەگەر کارەکە کارێکی فیلم بێ کاستەکەمان جیاوازە حسب ئەو کاسە ئەو بەرهەمە کێ پێویستە بێ لەوچین پێویستم کا بە کەسێکی پێشکار بێ یا کەسێک بێ مۆنتێر بێ یا کەسێ بێ لە پشت کامێرەوە کارکە
وەکو ئینگلیزیڵە دیپەندی ئەو پرۆژەیە کە تۆ هەڵبژاردووە لەوەشە پێویست کات کەسێ بێت کە بیانی بێت دەوری بینێ نەخێ من کاسەکەم جیاوازە لە هەموو فیلمەکە کاسی خۆی جیاواز بووە ئەگەر بەنامە وەکو بەنامەژی تەلەڤیزیۆنی بێ ئێمە خودی خۆمان وەکو کام فیلمی پرۆدەکشن ستافی خۆمانمان هەیە ئەم ستافە پێکاتوە لەو کەسە ئاکادیمیانە بەنامەژی تەلەڤیزیۆنەکانمان زۆر بن ئەم تیمە بڕێوەیە بە ئەگەر فیلمی دۆکیمەنتاری بێ وکە ئاماژەم پێکرد حەسب لۆکیشنەکە حەسب بابەتەکە کاسەکە گۆڕێ سەرکەوتوبی کاک کامران دوا پرسیارمەوەیە کە ئایا پرۆژە و پلانت چییە هەم بۆ داهاتوو ئێستش وڵا هاژە خان ئەمەوێت بۆ یەکەم جار لەم کەناڵەوە ڕای بگەێنم لە هیچ شوێنێکە ڕام نەگەیاندووە ئەوەیە کە پرۆژەی ئایندەم پرۆژێکی زۆر گەورەیە پرۆژەیە کە بە ناوی ژیان دوای مردن لایف ئافتر دەث بە زمانی ئینگلیزیەکەی ژیان دوای مردنە باسی ئەم پرۆژەیە باسی هاوڵاتیەکی ڕۆژهەڵاتی کوردستانی خۆمان دەکات ئەم هاوڵاتیە وەکو لای بەڕێستان ڕوون بێ ئێمەی کە دانیشتوی وڵاتی بەریتانیا کاتێک کە دەچینە لای پزیشکێک کە سەرەتا ناوی خۆتۆمارەکەی ڕژیسەرەکەی فۆرمێکەیە فۆرمەکە پڕێکەکەیتەوە ئەڵێ لە فۆرمەکە چی بەشێک لە جەستەی خۆت دوای مردنت دەبەخشی ئەم هاوڵاتیە پێشەوەی وەفاتکە ئەم فۆرم پڕۆ کردووە لە لای پزیشکەکەی لە وڵاتی بەریتانیا دوای چەند ساڵێک ژیان لە وڵاتە بەداخەوە ئەم هاوڵاتیە لە ئێستادا وەفاتی کردووە لەسەر وەسیەتی خۆی ئەم هاوڵاتیە ئەم تیمە پزیشکیە کە هەڵەسن بە دەرهێنانی جەستەی ئەم هاوڵاتیە بۆ کەسانی دوای خۆی ئیسفادەی لێ بکە کامەران هیچ یاخود هیچ گرتەیەک لێ تۆمار کردووە یا دواتر بە شێوەی فیلم ئەنجامێن واتامە بزانم دۆکمنتەریە بێت یاخود دواتر بە شێوەی ڤیدیۆ و سیناریۆیە بێت بەڵێ هاژە خەنەمە عەفوەن ئەمە فیلمێکی دۆکیمەنتاریە خۆی لە 48 خولەک دەبینێتەوە لە 15 بۆ 20 کاری وەنەگرتنی بۆ کراوە ئەم بەرهەمە لە ئێستادا وەکو عەزم کردی ئەم سەفەرەکە هاتە پێشەوە تۆزێک کاری بۆ وەسانی ڕایگرتووە کاری وەنەگرتن دەستی پێ کردووە ئەم هاوڵاتی ئێستا وەفاتی کردووە ئێمەش هەموو ڕێوڕسمە ئاینیەکە وەکو ناشتنی لە گۆڕستان و وەکو چلەی ماتەمێنی و کۆمەڵێشتی بۆ کراوە ئەم تیمە پزیشکی ئێسێمە لەسەر خەتین لەگەڵیانە کە بتوانانی بیان دۆزینەوانێ ئەو هاوڵاتیانە کە ئینگلیزن کە دڵی ئەم کەسی پێبەخشراوە هەردوو گوچی لێ ئەم خوالێ خۆش بووە بەخشاوە بە کەسانی ئینگلیز بەڕاستی بەرهەمەکە بەرەمێکی زۆر گەورەیە تا ئێستا من بەوەکو خودی خۆم بینەری خۆم ئەنی کەویسەری کەناڵە کوردیەکان بکەم ئەم بەرهەمە شێوەی ئەم بەرهەمە لە کەناڵە کوردیەکان نەبینیوە ئێمە ئەمانەوێت ئەو کەسانە بدۆزینەوانێ کە دڵەکەی پێبەخشراوە دڵی ئەم هاوڵاتی پێبەخشراوە تا بتوانین لە ڕێ ئەوەوە ببینە کاری ینی وەسیلەیەکی کاری خێری ئەم کارە بەڕاستی کارێکی ئینسانیە کە من دوای خۆم وفاتکردن دوای خۆم هیچ ئیسفادێ نەکەم لە بێگومان بۆ هیوان کە پەیامەکەتان بگات و بەو شێوەی کە ئامانجتانە پەیامەکەتان بگاتە هەموو جیهان و بێگومان ئەو کارانەش لەناو کوردستانیش هەبووە بە تایبەت لەلایەن ڕێکخراوی جەستە بەخشانەوە کە کەسانێک هەبوون جەستەی خۆیان بەخشیەوە بۆ دواتر کەسانێک تری پێبژین زۆر زۆر خۆشحاڵ بووین کاک کامەران کەریم کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی بۆ هیوای کاری باشتر سەرکەوتووتر و بەناوبانگتر بوونتان ئینشەڵڵا هاژە خان ئەگەر دەرفەت هەبێت کەمتر لە یەک خولەک کاتم بیتێ ئەمەی بەڕاستی پەیامێک بگەێنم نازانم ئەگەر کاتە بێ ئەگەر کەمتر لە یەک خولەک لە خزمەتتان سپاسەکەم فەرموو لەبەرەوە باین زوو خەبەرتان کردوانە من مافیەوەمە هەیە یەک خولەک حەقیقەتە فەرموو سپاسەکەم بەڕاستی پەیامەکەم ئەوەیە ئەمەوێ لێرەوە پەیامە بگەێنم بەڕاستی بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان ینی کوردانێکی یەزگار زۆر ئەکادمی پرۆفێشنال لە بابی فیلمسازی و سینەما و ئەکتەر و هونەرمەندان لە دەرەی وڵات لە تاراوگەدەژین ڕاستی ئەگە بتانەوێ بەرهەمی جوان و کاری ناوازە ئەنجام بدەن سەدانی وەکو کامەران کەریم ڕاستی لە وڵاتە هەیە ونە کەسێک نەبووە لایەکی لێ بکاتەوانێ کەسێک نەبووە ڕۆژە لە ڕۆژان ئاوڕێکی لێ باتەوانێت کارە هونەرەکانیان بەسەر کاتەوانێ بەڕاستی من لێرەوە ئەمەوێت وەکو خودی خۆم کە کەمترین دەرکەوتەی بەرکامێرم هەبووە
و ئەمەوێ باشترین پەیام بگەێنم کە ئەو کەسانە ئەو هاوڕیانەمان لە یاد مەکەن ئەو هاوڕیانەمان بەرهەمی باشیان پێە لەوشە لە من دەوڵەمەندترم بەڕاستی لەوشە لە من کەسانی ئەکادمیتر بنم بەرهەمی باشییان هەبوو بێ بەس بتوانێت وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئەگە بتوانێت ئێمە ببینە پردێک لە نێوانی هەرێمی کوردستانە لەگەڵ دەروی هەرێمی کوردستانە بە بیانیەکان بە ئەوروپیەکان بە ئەمریکەکان کاراسانیان بۆ بکەن بەرهەمەکانمان ساخکەینەوانێ بتوانین سپۆنسەری مادیمان من تا بتوانین ئێمە کۆمەڵی بەرهەمی جوانی باش تەقدیمی بینەرانی کوردی خۆمان بکەین. بۆ هیواین زۆر سپاس دووبارە بۆ تۆ کا کامران بە هیوای کاری باشتر و سەرکەوتوو بیت. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. بەهۆی ئەو ئاگرەی کە کەوتەوە چەندین هکتار زەوی و دارستانی سووتان لە تورکیا و بەتایبەت لە باکووری کوردستانیش زیاتر لە 2000 مێشهەنگ لە ناوچەی عوسمانی سەربا مۆخڵا لە ناوچوون. ئەمە بەشێکی زیانەکانی بوو جگە لە دار و درەخت و چەندین ئاژەڵی تریش. مێشهەنگەکانیش بوونە یاخۆ بڵێن ئەو شتەی کە زۆرترین زیانی بەسەر لێکەوتووە و هەنگەوانانی ژەڵێن کە گورزێکی گەوریان بەرکەوتووە لە کاتێکا کە داهاتی سەرەکی ئەوان لە ڕێگەی هەنگوینەوەیە ساڵانە بژێوی ژیانیان بەوە پیاکەن بەرهەمەکانیان زیاد دەکەن و سەرۆکی کۆمەڵی هەنگەوانانی تورکیا ژەڵێت هێشتا هەموو ئاگرەکان کۆنتترۆل نەکراون و پێشبینی ژەکرێت 5,000 مێشهەنگ لە ناوچوو بن. دارستانên keskên vedayî li vê navçeyê bûne xwelî. Agirê daristanan li Tirkiye tiştek neberda ye. Heta kewarên mêşin hingiv jî li ber xwe birine. Mêşvanên lê Tirkiye bi taybetiyên ku li navçeya Osmaniya dimînin dibêjin digel ji dezdana darên Snowberê wan bi hezaran ji kewarên xwe yên mêşin hingiv ji dest dane ku jê dera dahatên wan ya sereke bû. Kayınpederimle ikimizin işte 135 منو باوی خوا 135 شانین هنگیو هبون 85 جوان شوتین ام گلک آزاران دکشینین جبر شوات دارستانان ام نزانن جی چوا اف شوات دست بگیر دیکمی 10 دقان ده جه ایچ ملرگی هشته ور خلکی هولد دا جان خوارزگار بکن 10 dakika falan ya sürdü ya sürmedi. Şewata daristanên Tirkiye gurzeyeke mezin li berhemanîna hingiv da li wî welatî kol gor serokê Komeleya Navindiya Mêşvanên Tirkiye heta niha 2000 kewaryan ku şaneyên mêşin hingiv şewitîne û ji ber berdewamiya şewatê ew pêşbînî dikin ku di navbera 4 heta 5000 kewar de şewitî bin. Olaylarında 7000 tane arı Li navçeya Mogula me 7000 şanên hingiv hene. 1900 li Marmarîs û 100 şane li Seyîdî Kemer şewitîn. Ji ber ku heta niha agir nehatiye vemrandin, em li benda encama dawiyê ne. Em pişbînî dikin ku ziyangeha be di navbera 4 heta 5000 şaneyan de. Ji 28 têrmehê ve şewata daristanan li Tirkiye dest pêkiriye di encamê de 8 kesan canê xwe ji dest dane. Bi dehan ji gund û cihên geştiyarî jî hatine valakirin. Li gor hikûmetê ew ê careke din dest bi çandina daran li daristanan bikin. Lê pispor dibêjin divê daristan bi halê xwe şîn bibe. تورکیا وەکو بینیمان ئەو تا ئێستش زۆرێک لە ئاگرەکانی بەردەوامە ڕاستە هەرە گەورەی کۆنتترۆل کراوە بەڵام لە لایەکی دیکەشەوە لە فاو ئێستا لایەکی دیکی تورکیا گرتوتەوە زیانی پێگەێنێ هەموو ئەمانە بەهۆی قەتیزبوونی گەرماوەیە یاخود بەهۆی ئەو بەرگە هەواوە پیسەوەیە کە سەرگۆی زەوی گرتووە بە تایبەتە و شوێنانەی کە ئاویان هەیە و یاخود ناوچەی ساردیان هەیە ژینگەکانیان پێشتر زۆر دارستان و تەڕ بووە ئێستا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەو ناوچانە هەیە کە ئێمە لە ماوەی ڕابردووشدا لە ڕێگەی تەوەری تایبەتی پرۆگرامەکەمانەوە ئەومان خستۆتە ڕوو کە چ زیانێکی مەترسیدار و گەورە لەسەر زەوی و لەسەر مرۆڤاتی هەیە و کۆبینین لە تورکیاش بەردەوام لە زیادبوودایە و ئەیبینین لە بابەتی زیانەکان و ئاگرکەوتنەوە باکووری کوردستان تۆزێک بینەم لاوە با باسیەوەتان بۆ بکەم کە بەکارهێنانی مۆبایل چ زیانێکی هەیە چونکە بەپێی توێژینەوەیکی زانکۆی جۆرجیا لە ئەمریکا کە لەسەر 472 خوێندکار کراوە و دەرکەوتووە بەکارهێنانی مۆبایل لە کاتی کۆبوونەوە و دانیشتن لەگەڵ هاوڕەکاندا کاریگەری مەترسیداری لەسەر پەیوەندی و تەندروستیە بێت یاخود بڵێنەوە پەیوەندیانەی کە هەتە لەگەڵ هاوڕەکانە هەر بەپێی ئەو توێژینەوەیە ئەوانەی کە هاوڕێکانیان لە پێناو مۆبایلەکانیان پشتگوێ خەن و زیاد لە پێویست بەکارهێنن خەمۆکی و نیگەرانی کۆمەڵایەتیان زیاد دەکات
و بەردەوامیش پشتگوێخستنی هاوڕێکانیان زیاد دەکات. بەپێی هەمان توێژینەوە ئەو کەسانەی کە پێیان خۆشە زیاتر لە تۆڕەکۆمەڵاتیەکان پەیوەندیان هەبێت وەک لەوەی کە ڕوبەڕوو هەیان بێت یاخود لە ژیانی ئاساییدا هەیان بێت نیگەرانی کۆمەڵایەتیان زیاترە ئەوەش کاریگەری لەسەر ئاستی تووڕێی و دان بە خۆدەگرتنیان دەکات. ئەوانەشی نیگەرانی کۆمەڵایەت و خەمۆکیان هەیە زیاتری ئەگەری ئالوودەبوونیان هەیە بە مۆبایلەکانیانەوە وان لێ لە ژیانێکی ئاساییدا نامێنەوە بەردەوام لەو جیهانە بچووکەدا مێنەوە و جەخت لەوەش کراوەتەوە بەڵام یاخ بڵێن ئەو کەسانی کە زیاتر لە کۆمەڵگەدا قبول کراون کەمتر ئالوودەی مۆبایلەکانیانە بن ئەو کەسانن کە کەمتر بەکاریانن لە کاتی کۆبوونەوەیان لەگەڵ هاوڕێکانیاندا و هەروەها زیاتر هەڵوێستی جوان و هاوکاری و یارمەتی و کاردانەوەیان هەیە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیاندا. پیاوێکی بەریتانی کە شارەزایی بواری پیانۆیە ئامێری پیانۆیە 25 ئامێری پیانۆ و کەرەستەکانی دەفرۆشێت. بە گوتەی خۆی بەشێک لە ئامێری پیانۆکان هی شاژن ئەلیزابێستن و بەشێکی دیکەیانی میوزیسیانی بەناوبانگی ئەڵمانی بتۆڤنن. Li Brêtanyayê çêkerê piyanoyê tevahiya amûrên xwe yên şahane ku 25 amûrên difroşe. Li gor David Winston didezanîn ew amûr biyanî û degmenin hejmarek ji wan taybetin bi şajna Brêtanyayê Elizabetha II û yêdin jî taybetin bi awazdaner û mûzîkjenê Almanî Beethoven. I've decided to sell 25 instruments altogether, which is, the combination of. من بریار دا از 25 آمرین خوی موزیکی بفروشم. ماندیبونا من یا جیانه. بوان آمورا من هول دا از بزانم چنه و کاری وان چیه. ناوروکا وان جی من ناس کر. دی جیانا خدا بریا آمورا من خواست دابونریتن خلکین جدا ناس بکم. تمنی من هفته و یک ساله از گهشت موی باوریه و دم هاتی حیوان آمورین جوانش با کسی دن و گوهزم. کسی کو کاربن زیادتر سوده جوار بگرین و ببه بشک جدیرو کوان. نه دمک گنجاوه از وی گاوی باویجم لیتشتا دهله از عاجز بم اوه کو از تو کسی نابینم همو زانیاری و زانستا خواه جبوی و گوهزم. شاگرتا بناوی شاوین بشک جه موزیکا بیتهوون لسر آمورکا هولندیا مزن دجنی. دبیجه دما تو آمورکا رسن بکارتینه تو جداهیت ناو براوان و آموریندن ناستکا. From playing it, the touch is very دما گوت و آمورید جنه گلک جوان و هستیاره دنگه که گرم و بهسته یک سر تو زانه او آمور تایبته. For me, it suddenly makes sense that why Schubert. فروتنا وینستون جوان آموران را واتا و گوهستنا زانست و موزیک یا مندبونا ده سالانا جبوی نفشکی دن حتی که ده پیشروژه ده او کسی ده جیانا خوده گرنگیه با آمورین موزیک ده سوده که مزن جوی زانسته ور بگره و ببه بشک جدی رو کوان. کۆمەڵێک لەو خانمانەی کە پێشتر زۆرینیان لە ڕێگەی خولی تایبەتەوە فێری بایسکل بوون لە ئوسترالیا ئێستا خولێکی فێربوونی بایسکلیان کردوتەوە بۆ ئافرەتان کە هێشتا چانسی یان دەرفەتیەوەیان نەبۆ فێری بایسکل بن. خولەکە بۆ ماوەی 5 هەفتە بەردەوامە بێ و سەرپەرشتیار و مامۆستایانی خولەکە شەڵێن کە ترس هۆکارێکی سەرەکیە بۆی کە فێر نەبن یان دواب بکەون لە ئەوەی کە درەنگتر فێری بایسکل سواری بن و خانمان لە فێربوونی باسکلدا باشن. کۆمەڵەیەک لە ئوسترالیا خولی فێربوونی بایسکل بۆ خانمانە دەکەنەوە کە تا ئێستا چانسیان یاخود دەرفەتیان نەبووە بۆ فێربوونی بایسکل. ژمارەیەکی زۆر لە خانمان بەشداری خولەکەیان کردو و با شێوەی تیۆر و پراکتیکی وانەکانیان پێدەدرێت. بەشێک لە بەشداربوانی خولەکە دەڵێن هەرگیز درەنگ نییە بۆ فێربوونی بایسکل. I'm so happy
من خەڵکی کینیام پایسکل بەو شێوەیە بۆ منداڵان نەبوو دەستم بۆ پایسکلی باوکم نەدەچوو فێربوونی پایسکل هەرگیز بۆ ئاسانیە نییە بەڵام مەحاڵیش نییە هیچ کات بۆ فێربوونی پایسکل درەنگ نییە بەشێک لە مامۆستا و سەرپەرشتیارانی خولی فێربوونی بایسکل پێشتر وەک ئێستای قوتابیەکان لە ڕێگەی خولی تایبەتەوە فێری پایسکل بوون و ئێستا وەک مامۆستا خول بۆ ئارەزوومەندانی فێربوونی پایسکل دەکەنەوە ترس یەکێکە لە بربەستەکانی بەردەم خانمان بۆ فێربوونی بایسکل زۆر دڵخۆشم کە دەتوانم شتێک فێری خەڵک بە تایبەت خانمان بکەم وام دەزانی هەرگیز ناتوانم کچان لە خۆشەویستی بایسکل لە دایک بوون و ئێرە خاڵی سەرەتایە بۆ فێربوون ترسی خانمان لە کەوتن و لە دەستدانی هاوسەنگی هۆکارێکی سەرەکیە بۆ فێر نەبوون کۆمەڵەیەک لە خانمانی ئوسترالیا کە پێشتر زۆرینیان لە ڕێگەی خولی تایبەتەوە فێری بایسکل بوون ئێستا خولێکی تایبەتیان بۆ ژمارەیەک لە ئەو خانمانە کردوتەوە کە تا ئێستا چانسی فێربوونی بایسکلیان نەبووە خولەکە بۆ ماوەی 5 هەفتە بەردەوام دەبێت و دواتر دەرچوی خولەکە دەتوانێت لە ماڵ و شەقامەکاندا بایسکل بەکاربهێنێت حکوومەتی ئیتالیا لە سێم ساڵیادی دارمانی پردیجەنەوە ژمارەیەک وێنەی سەرنجڕاکێشی کاتی دارمانی پردەکەی بڵاو کردوتەوە کە لە ئەنجامی دارمانی پردیجەنەوە 43 کەس گیانیان لەدەستدا و وەزیانێکی زۆری بە شەقام و دەوروبەری پردەکە گەیاند ئەو کاتە ئەو دیمەنانە بەشێکن لە دیمەنەکانی کاتی دارمانی پردی جانەوە لە ئیتالیا کە ئێستا حکوومەتی ئیتالیا بڵاوی کردوتەوە وێنەکان و یاخودەی بینن بە شێوەیەکە زیانێکی زۆر گەورەی لە ناوچەکە لەو شوێنە گەیاندووە و 43 کەسی گیانیان لەدەستداوە. کێنەوانی کە ناتوانن شیر بخۆنەوە ئێمە بەردەوام باسی واکەن شیر خواردنەوە سوودێکی زۆری هەیە بەڵام کەسانێکن کە نابێ بیخۆنەوە بەپێی ئەنجامی توێژینەوەی کە لە ماڵپەری برایتساید بڵاوکراوەتەوە ئەو کەسانی هەستیاری یاخود نەخۆشی پێستیان هەیە بێت واز لە خواردنەوەی شیر بێنن چونکە لە هەر 100 گرام شیر 10 گرام کۆلسترۆل هەیە هەروەها ئەو کەسانی هەڵاوسانی ورک و قەبزیان هەبێت تەواو لە خواردنەوەی شیر دوورکەونەوە چونکە هەرسکردنی ئاسان نییە و ئەو حاڵەتانە زیاترەکان توێژەران ئەڵێن ئەو شیرەی چەوری تێدانە بۆ هەرزەکاران دەبێتە هۆی دروستبوونی زیبکە و تێکچوونی هۆرمۆنەکان بە هەمان شێوە ئەوانەی وەرزش دەکەن دەبێت خواردنەوەی شیر کەم بکەنەوە چونکە شیر لە چەند ترشێک پێکهاتووە و دەبێتە هۆی هاوکردنی جونگەکان و زیان بە ئێسێک دەگەێنێت هەر بەپێی توێژینەوەکە خواردنەوەی شیر وا دەکات باش بخەویت بەڵام لەو کاتەدا زیانی هەیە چونکە شیر هەرسکردنی لە گەدەدا ئەستەم دەبێت. ئێستا بابزانین پیاوان و ژنان بەراورد بە یەکتری چۆنە بێ ئاو بخۆنەوە بە تایبەت ئەگەر یاخود بڵێن ئاماژە بۆ کراوە کە پیاوێکی تەندروست پێویستە ڕۆژانە 3.7 لیتر ئاو بخواتەوە بەڵام خانمان پێویستیان بە 2.7 لیترە لە ڕۆژێکە بەپێی راپۆرتە پزیشکەکان ئاو ژمارەیەک سوودی گرنگی هەیە و باشترین شلەمەنیە بۆ دابەزاندنی کێش خواردنەوەی بڕێکی گونجاو ئەگەری توشبوون بە چەڵدەی دڵ کەم دەکاتەوە هەروەها سەرچاوەیەکی سروشتی وزە یاخود بڵێن وزێکی زۆر باشەدات بەجەستە سوودەکانی دیکەی ئاو بۆ جەستە بریتین لە کەمکردنەوەی سەرئێشە نەهێشتنی نیشانەکانی وشک بوونەوە بە شێوەیەکی سروشتی سەرئێشە بەهۆی نەخواردنەوەی بڕی گونجاوی ئاوەوەیە زۆرجار ئاو ڕەگەزێکی سەرەکی گەشانەوەی پێستە سەرەڕای ئەوەش کاری سیستمی هەرس چالاک دەکات و جەستە لە ژەهرەکانیش پاک دەکاتەوە. ئەگەر بڵێن ئاو خواردنەوە یاخود ئاو حەکیمێکی زۆر باشە وەکو حکمەتێکە بۆ چارەسەری هەموو نەخۆشیەک ئەوە بێگومان ئەو
هوشێ یاخود ئەو پەیامە هەموو ئەو توێژینەوانە تا ئێستا سەلماندویانە و کەوایە. بۆیە هەرگیز ئاو خواردنەوە لە بیر مەکەن بە تایبەت خانمان ئەگەر بژڵین بۆ پیاوان پێویست بە ڕێژێکی زیاترەکە ئەوە ئێوە هەر زیاتر بخۆنەوە لەبەر پێستمان و لەبەر تەندروستێکی باشمان. بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن هەمیشە بە تەندروستی باش بمن ماڵاوە.